ئەشکەوتی مێوەی سەر بە گوندی پیرانانە دیارە گوندی پیرانان سەر بە چۆن دەڵێ ناوچەی پشدارڕەخەی پێدەگوترێت پشدارڕەخە سەر بە نائیی سەنگەسەرە نائیی سەنگەسەری سەر بە قەزای پشدەرە لە سەنگەسەرەوە تاکو وێرە دەکە بڵین ئەشکەوتی مێوەی دەکەویتە ڕۆژاوای نائیی سەنگەسەر بە دووری 15 کیلۆمەتر لە ڕۆژاوای نائیی سەنگەسەر وە تقریبا 3 کیلۆمەتر بۆ 4 کیلۆمەتریش گوندی دەکەویتە ڕۆژاوای گوندی پیرانە. دیارە ئەشکەوتی مێوەی هەتاکو ئێستا بڵین کە مێژووی وەکو سەرچاوە کە مێژوەکەی دیارە لە ڕێگای گۆزەیەکەوە بوو کە لە گۆزەیەک و قاپێکەوە بوو کە لەلا هاوڵاتێکی و گوندەوە گوندی پیرانان دۆزرایەوە تەسلیم بێ مەکرایەمەش هەموو وەکو ئێستا لە مۆزەخانەی سلێمانی دانراوە و هەم پێشانی و تیمە بیانیەکانیشماندا دیارە لێکۆڵینەوەیەکی سەرەتایان لێکرد لەو گۆزەیەی کە مێژوەکەی بۆ 2500 ساڵ پێش زاین و تا 4500 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. دیارە لە وەکو شوێنەواری ڕاپەڕین و ئەوانە بڵین کە وەکو تۆمار ئەمە لە ساڵی 2015 لەگەڵ تیمێکی فەڕەنسی کە تۆماری ناوچە شوێنەوارەکانی پشدەری دەکرد هاتین سەردانیەوە شکەوتەمان کرد دیارە ئەوانیش بە هەمان شێوە مێژووەکان بۆ ئەو کات گەڕاندەوە وەکو لێکۆڵینەوەیەکی سەرەتایی کە لە ڕێگای ئەو کردە کۆزانەی لەناو ئەو ئەشکەوتەدا کەوتووە. بەڵێ دیارە بە پێیەوە نیە لێرەدا کە ئێسکی مرۆڤ دەبینین لە ناو ئەشکەوتەدا وازای دەنگ کردە کۆزیشکا و زۆرە وەزای دەنگڵەکەی ئەوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی شوێنەوار کە کردە گۆزایان ئێسکیان ئێسخانی مرۆڤ هەبوو لە هەر شوێنێک ئەو شوێنەوارە و ژیان تێدا هەبووە ژیان وەزای دەن لەگەڵ ئەوەشدا کە ئەتۆ کە ئێمە دێین لە هینێڕا لە پیرانان ڕەبەرەوە ئێرە کۆمەڵی گوند هەیە کە وێران بوون ئێستا لە سەر ڕێگامان کە مێژوێکی زۆر کۆریان هەیە کەرتە گۆزەیای لێە ئێسخانی مرۆڤ هێرنا ئەو گوندا وێران بووانەداوە هەم لە دامێنی ئەشکەوتی مێوەش بە هەمان شێوە گوند هەبووە کە ئێستا وێران بووە بڵێ تەنها بە کەرتە گۆزە و ئەو ئێسکانی مرۆڤ هەیە کە لەگەڵ ئەساسی خانووە کە بەر ئەو شتانە ماوە دەنا وەکو لێکۆڵینەوە نەکراوە وەکو لێکۆڵینەوەی ڕسمی وەزایدەن لەگەڵ ئەوەش کە ئەشکەوتی مێوە جگە لە ئەشکەوتی مێوە 5 ئەشکەوتی کەش کە لە دەوروبەری ئەشکەوتی مێوە هەنان لەو ناوچانە کە ئەوانی ژیان تیاندا هەبووە و دیارە ناوچەیەکی بێژووی شوێنەوارێکی گرنگە و لەگەڵ ئەوەشدا سەرچاوێکی ئاویشی هەیە کە سەرچاوی ئاوی بێوەی پێدەگوترێت دیارە ئاویشەوە تا هەر لە سەروی تقریبا 100 مەترێک لە ئەشکەوتەکە دوورە. بەڵێ دیارە ئەمە ئێستا شوێنەی دێنین ئەشکەوتی مێوە تاستا ڕێگایەکی نییە تاستا جادێکی دیە کە شوێنێکی زۆر گەشت و گوزاریشە هەم شوێنێکی بەرزە و هەمیش سەرچاوی ئاوی هەیە هەتا ئێستا ڕێگای نییە ئەشکەوتێکی ئاوا گرنگ لە هەر وڵاتێکی ئەوروپی بە لە هەر وڵاتێکی عەرەبی بە هەر وڵاتێکی کە بە دڵنیاییەوە ئیتاجێکی زۆری لە ڕووی گەشت و گوزاریەوە هەم بۆ خەڵکی ناوچەکە و هەم بۆ حکومەتیش دەبوو بەڵام بەداخەوە تا ئێستا حکومەت وەکو پێویست ئاور لە ناوچە شوێنەواریەکانی نەداوەتەوە وەکو پێویست نییە لە سنووری پشدەر 44 ئەشکەوتی مێژوویمان هەیە کە یەکێک لەو 44 ئەشکەوتی ئەو ئەشکەوتی مێوەیە کە ناوچەیەکی بێژووی گرنگە بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست حکومەت نە ئاوری لێداوەتەوە نا وەکو پێویست ئەوەی دەکات هەتا ئێستا وەکو باسم کە ڕێگای نییە وەڵڵاهی جا وەکو من ئەوەندێ من بزانم ئەشکەوتێ مێوێ ئەهنی لە قەدیمەوە بڵێم ئەوەندێ گوند بووە خۆیگە گوند بووە تەبعەن دیارە وەکو مێو و تو و هەنار و ئەو شتانەی لێ بوو وەکو من بزانم جا هەر لەو تو مێوانەوە ئەهنی وتویانەوە ئەشکەوتێ مێوێ یان کانیە مێوەیە ئەوە سەرچاوەکی لێویش هەر کانیە مێوەی دەڵێنێ یان ئەو ئەشکەوتە بناوی ئەشکەوتێ مێوەی دەڵێنێ ئەو جا گوندیش بووە لێ بەرەو ژێری ئەهنی بڵێم ئەو گۆڕێ مێوێ ئەوە گوند بووە کاولگە بووە کاولگەکی قەدیمە خەڵکێکی زیادیش دەهات ئەگە خەڵکی زیاد دەهات بڵێم لەو دیوی ڕادەهات ماڵی دەبردە دە شکەوتەوە بەخۆ ماڵ و منداڵ دەچوە دە شکەوتەوە لە تسێ فڕۆکەی حیزبی بەعەس یعنی مێشی وای هەبوو دەکونانیدا نەفەر دەردەهینان
جا ئەو ئەشکەوتەش وەختی خۆ ژیانی زۆر لێ بەسەر بدراوە یعنی لە قەدیمەوە هەروەکو یعنی پەناگایەک بووە ئەوجار لە زمانی حیزبی بەعسیشدا هەر قایمەک بووە ئەو ئەشکەوتانە یعنی دەوری زۆریان خەڵکەکە لێ بەسەر بردوونە خەڵک ئەگەر لێی دەخەوما یان دەیانگو حکومەتی بەعس هادیان سپەینێ هجوومە ئەو خەڵکە زوو دەڕۆی خۆی دەگەیاندا ئەو ئەشکەوتان دەوێت داخۆ عەشار دەدا